چۆن باوەڕ بکەین بە قورئان کە باز لەوە دەکات خۆر کاتێک کە ئاوا دەبێت دەچێتە ناو چاڵە قوڕێکەوە خی گەورە دەفەرمێت تەغڕو فی عینی حەمیئەتین چۆن باوەڕ بەوە بکەین بەڵێ عین حەمیئە بەڵێ عین یعنی کانی سەرچاوە حەمیئە یعنی قوڕێکی ڕەش وەکو بڵێ چاڵە قوڕێکی ڕاش یا بحیرەیەکی ڕەش ئاوە کە قورئان باسی ئەوە دەکا براکەم باس لە خۆر ئاوابوون دەکا لە دید و تێڕوانینی خەڵکەکە نەک لە حەقیقەتی ئەمرەکەدا یعنی جیاوازی لە بینی ئەم دوو شتە بکەین من و تۆ بۆ نمونە ئەگەر بچین لەسەر محیطێک یا لەسەر بەحرێک دابنیشین ڕوومان لە خۆر ئاوا بێت ڕوومان لە خۆر ئاوا بێت بۆ نمونە چارەگێک نیو سەعاتی ماوە خۆر ئاوا بێ لەسەر کەناری دەریاکە دانیشتوین وەڕۆ خۆر ئاوا دەبینین جارێ خۆر ئاوا نەبوو وردە وردەکە ئاوا دەبێت چی دەبینی تۆ دەبینی چۆن خۆرەکە ئاوا بوو وردە وردە دەچێتە ناو کوێ دەچێتە ناو بەحرەکە وانە تۆ وا دەبینی چکە ئێمە خۆ نەچوینە بە دەوری بەحرەکەشدا بسۆڕێن دەی بزانین زەوی خۆر بۆ کوێ دەڕوا یعنی لە چاوی ئێمەدا لە دید و تێڕوانینی ئێمەدا ناو بەحرەکەدا نقم بوو چی خۆرەکە بەعکسەوە بڕۆ لە دەشتایەک سەحراییەکدا تەماشاتێک وڵا خۆرەکە لە ناو ئەو زەویەدا نقم بوو کەواتە کە دەفەرمێت کاتێک کە گەیشتە مەغریبە الشەمس تەماشای کرد تەغڕب فی عین حەمیئە دەبینێت لە دوورەوە تەماشا کرد چاڵە قوڕێک هەیە کە دوورە ئەوە دەیبینێت خۆر کە ئاوا دەبێ وردە وردە طبعا لە پێش چاود نامێنێ لە شوێنێکەوە ئاوا بوو لەو شوێنە کە چاڵە قوڕەکەی لێیە وا دەزانێت کە چۆتە ناو چاڵە قوڕەکە ینی وا دیارە نەک وا بزانێت بۆ چونکە خۆر لە چیش گەورەترە خۆر لە زەوی گەورەترە چ جای چاڵە قوڕێک تاوەکو خۆر بچێتە ناو چاڵە قوڕێکەوە کەواتە قورئان وەنەبێ لەگەڵ زانستی علمی یا لەگەڵ عەقڵدا دژ بە یەک بێت قورئان نەزانێت خۆر لە چاڵە قوڕێکدا ئاوا نابێ بەڵکو لە تێڕوانینی ئێمەدا وا دەیبینین کە چۆتە ئەوێەوە والله ئاعلم